ئازیزان یەکێک لە جوانیەکانی ئەوروپا یەکێک لە جوانیەکانی ئەوروپا ئەوەیە پرۆفیسۆرەکە لەگەڵ کارمەندە بەسیتەکەی زانکۆ لەگەڵ حرەسەکە یەک ڕێز و شخصیەتی هەبوو لە زانکۆ. یعنی من ڕۆژێ لە ڕۆژان نەچوومە زانکۆ ببینم خەڵک ئەڵێن ئەمە پرۆفیسۆر فلان کەسە. من لەبەرەوەی کەسێ مامۆسام بوو بە پێچەوانی ئەوروپیەکانەوە مەسەلەن لامان بۆ قاچ خسبێ سەر قات پرۆفیسۆرە یا بەلایە جاریوا بوو بەسەریش مەرحەبایەکیە کرد ئەمیش بە ئیشارەت جوابیە بەس من بووم ڕێزی مامۆستاکانم زۆرەگر ئەمە جوانە ئەمە لە دین و لە کلتورەکەی خۆمەوە فێر بووم. ڕئیس قسمی مارکێتین هەبوو هەموو جارێکە لێوە ئەڕۆشت ئەیزانی من احترامیکی تایبەتی ئەگرم دوایی تەنانەت ئەوەستا کڵاوەکەی لە ئەبر بەسەریەوە لە کاتێکە ئەوەی بۆ هیچ کەس ناکرد. ئەمە ڕێز و احترامە. بەڵام ئەمە مامۆستامە فەرزە لەسەرم ڕێزی ئەگرم بەڵام نابێت لەو کۆمەلگایە وەڵا ئەمە پرۆفیسۆرە ئیتر ڕێزێکی زۆری بگرم ئەمە کارمەندی ئەمە کارگوزارێکە ڕێزی نەگرم. ئەمە من نەخۆشم ئازیزان ئەمە من نەخۆشمە گەروا بوو بۆیە تکایە لێرەوە زۆر بەجددی ئەوم لێوەر بگرن زۆر بەجددی ئەوم لێوەر بگرن. ڕێزی ئەو خەڵکە بگرە کە نەخوێنەوارە ڕێزی ئەو خەڵکە بگرە کە کارمەندی پاک و خاوێنیە ڕێزی ئەو خەڵکە بگرە کە کارمەندێکی باسیدە مەچۆ بۆ مدیرەکە زۆر بە مهمی بزانی و کارمەندەکە زۆر بەکەم بزانی. ئەمە کۆمەڵگەی ئێمەی کوشتووە یعنی ئەمە ڕاهێنەرەکانمان هەروە ڕەفتارەکان پیاوە ئاینەکانمان هەروە نابێ وابێ ئازیزان نابێ من لەبەروی ناوبانگێکم هەیە و شەهادەیەکم هەیە تۆ لەو بازاڕە احترام و ڕێزێکی من بگری بتوێیتەوە بەڵام ڕێزی فڵان کەس نەگریت کە شەهادەی نییە چۆنە بێشتیوە. ئازیزان ئەمە ئەوانی تووشی نەخۆشی نەفسی کردووە. من ئەگەر ڕۆژێ حەزم کرد شەهادەکەم بەرز بوو بۆی خزمەتێک لە زانکۆ بکەم یا خزمەتێک لە ئاستێکی بەرزا بکەم لێم جوانە بەڵام ئەگەر من ویستم شەهادەکەم بەرز بێ لەبەری پێم بڵێن دکتۆر بە خەڵک ڕێزێکی تایبەتم بگرێن کەواتە ئەوە نەخۆشی نەفسیە. ئایا ئێستاکە خۆتان بڵێن چەند نەفەرمان دەوڵەمەند بووە لەبەرەوەی ویستویەتی کاسپیەکەی باشکە چەند نەفەرمان دەوڵەمەند بووە لەبەرەوەی ئەزانێت دەوڵەمەند ڕێزی ئەگرن چەند نەفەرمان چوە شەهادەی بەدەستێناوە لەبەری حەزی لە عیلمە چەند نەفەرمان چوە شەهادەی بەدەستێناوە چونکە ئەزانێ ئەگەر شەهادەی هەبوو ڕێزی ئەگرن و بە مهم سەیریەکەن. کەواتە ئێمە چیمان کرد کۆمەلگاکەمان بەدەستی خۆمان تێکیا. بەڕێزان با کەسێک زیرەک بێ تاقەتی خوێندنی زانکۆی نییە بۆچی تۆ بێ ڕێزی نەکریت بۆ ئەبێ هەر بە زۆر عایلەی وا هەیە 10 دەفتەریان سەرف کردو بۆ مناڵەکان بۆی لە زانکۆیەکی باش تەخەڕوجکە خۆشیان ملیاردێن ئەسڵەن پێویستیان بۆ شەهادە ئەویش نییە پێویستیان بۆ عیلمە ئەویش نییە. بۆ نمونە من خۆم عایلە ئەناسم ملیۆنێر تەنانەت کچەکەیان هاتوون عاقڵانە پاریان تا سەرف کردو ناردوویانە لە بواری بزنس خوێندوێتی بۆ چکە خۆیان کۆمپانیایان هەیە ناردوویانە ئەوە فێر ببێت چۆن کۆمپانیایك بە شێوەیەکی مۆدێرن بەری بەڕێوە کەواتە ئەمانە عاقڵن. دانەیەکی کە هاتووە لەبەر خاتری کۆمەلگاکە کوڕکچەکەی بە زۆر ئەنێرێتە کۆلێژی پزیشکی بۆی پێ بڵێن دکتۆرە لەبەری شانازی بکە بڵێ مناڵەکەم دکتۆرە نابێوە تۆ پێویستت بەپاری ئەوە نییە ئەم کوڕەت بەپاری دکتۆری بژی با نەبێ بە دکتۆر عیبی چییە با بڕوا لەو بوارە شارەزابێ کە تۆ پێویستت پێێتی کەواتە کۆمەلگاکە غەڵەتت پێەکە ئازیزان. بەڵام من بۆ مناڵێکی فەقیر حەزەکەم بێ بە دکتۆر چونکە فەقیرە ئەچێ بەشێکی کە تەواوکەلۆچی ئیشی دەست نەکرد. ئاساییە ئەگەر ئەم کەسە هیوایەتی ئەوە بێ ئاساییە ئەگەر دایک و باوکەکە هیوایەتی ئەوە بێ بەڵام باسی ئەوە ئەەکەم کە مەسەلە هیوایەت نییە مەسەلە پلان نییە مەسەلەکە ئەگەر گۆڕانکاری کۆمەلگا بێ بە زۆر واو لێ بکەن غەڵەتە. با زۆر بە وردی تەماشای ئەم شتانە بکەین بەڕێزان نابێت ئەبێ ئینسانەکان معەزەز و مکەڕەم بژین ئەبێ ڕێزیان بگرین نابێت ڕێزی ئەوە بگرین شەهادەی هەیە ڕێزی ئەوە نەگرین شەهادەی نییە. کەواتە خەڵکانێکی خراپ پێش هەموو کەسێ ڕاکەم شەهادە بەدەستێن نابێ ڕێزی ئەوە بگرین لەبەرەوەی مدیرە ڕێزی نەگرین لەبەرەوەی کارمەندە لەبەرەوەی خەڵکێکی خراپ لەبەر خاتری ئەم ڕێزە
هەموو پاشقول ئەیا لە ڕەفیقەکانی 1001 واستەکە تا ئەوێ بە مدیر ئێمە ئەومان دروست کردو لە کوردستان